سەدان بار هەڵگر کە شادەماری ئابووری هەرێمی کوردستانن لەژێر بڕیارە نوێەکانی بەغدادا گیریان خواردووە. جێبەجێکردنی سیستەمی ئەسیکۆدا و بەرزکردنەوەی باج تەنیا ژمارە نییە، بەڵکو هەڕەشەیەکی ڕاستەوخۆن بۆ سەر گیرفانی هاوڵاتیان و جوڵەی بازار. بازرگانان دەڵێن بێ هیچ ئامادەکاریەک سیستەمێکی نوێمان بەسەردا سەپێنراوە کە تێچووی هاوردەکردنی چەند هێندە زیاد کردووە. ئێمە کاتێ بارمان باکردم دەنگی ئەم شتانە نەبووە. خەڵک زیاتر لە ئێران لەوە ترسێک منم هەربوشتە هەیە لە ئێرانە بارەکەی گیر بخوات لەبەرەوە زیاتر خەڵک باربار ناکات بۆ بەندەر عەباس ژنا لە باشماخ و لە عاجومەرانەوە هەر عینان سێری جاران. وڵای من خۆ حەزەکەن تا حەزەکەم بازرگانەکان هەمومان بەیەکەوانێ ئێمەش بەڕاستی ڕێپێوانێ بکەین بەدەست خۆشی و پەرلەمانتارانەمان هەیە لە بەغا حەقە لەسەما باڵوێسیان هەبێت بەڕاستی. سببەوەی کە ینی بەبێ ئەوەی کە ئێمە ئاگادار بکرێنەوە 3 مانگ پێشتر کاوە ئەم وەسعە ڕۆیات ئیشەکان بەم شێوەی لێ ئێسەشی لەسەر بێت تا ئێسەش گومرک و زەڕی بە و بانک هەمووی کراون بە ئیشێکی زۆر باشە تەمەن ئێمە دەستخۆشییان لەگەنەر شتێکی باش بکرێ بۆ میلەت ئێمە پێمان باشە ینی ئیشی باش بکرێ بۆ میلەت شتێکی باشە قانون نەبێت بە قانونی بکرێ بەس لە پڕێکەن شتەکان بەبێ بەرنامە ئەنی خۆئامادەکردنی نیە و لە پڕ شتەکان ڕاگیرێ کە ڕاگیراوەسە نزیکی 56,000 کۆنتینەر لە ئەم قەسە ڕاگیراوە کە لێوە ڕاگیراوە سەرەکەی گومینە غەرامێکی زۆر لە لێمەوە لە هاوڵاتیان نەمەشە لە وڵاتیەکین لە وڵاتەیە هیچ فەرقمانی لەگەڵ وڵاتێکی یاساییە ئەم پارەیە بە بەداشە ڕات بۆ شەریکاتی نێودەوڵەتی و ینی بۆ حکوومەتە نازانم ینی بەڕاستی ئەم زەریبێ ینی زۆرە ینی بەڕاستی کۆنتینەر هەیە تقریبان 6 ملیۆن هەیە 12 ملیۆن دینار غەرامەی چۆتە سەر. ژووری بازرگانی سلێمانی هۆشداری دەدات لە سێهێندەبوونی باج لە بەغداش دەنگی ناڕەزایەتیەکان بەرز بوونەتەوە و بەشێک لە دوکان و بازاڕەکان داخراون. لە خەمڵاندنی نرخی کاڵا و کەلوپەلەکانە زیادکردن دروست بووە. کاڵایەگەر نرخی خەمڵاینراوەکەی پێشتر بۆ نمونە لە کیلۆیەکە $2 بوو بێ ئێستا بۆتە $20. لەم $20 جار پێشتر سەی 5 لێوەرگریا گیراوە ئێستا سەی 30 لێوەرەگیرێ سەی 20 لێوەرەگیریە. ئەمە بۆتەوەیەوە سەرڕای ئەوەش باجی زیاد کراوە لە سا 5 بۆ بە لە سا دەکەمترین هەتا لە سا 30 باج خراوەتە سەر کاڵا و کەلوپەلەکان کە ئەم باجە ئەبێ یەکسەر لەگەڵ گومرکردنی کاڵا و کەلوپەلەکانە بدرێت. ئەمە ژوای کردووە یەکەم نرخێکی زۆر چۆتە سەر کاڵا و کەلوپەلەکان کە لەگەڵ ئەو نرخی لە ئێستا لە بازاڕە جیازێکی زۆر گەورەی دروست کردووە. دووهەم سەرمایەکی زۆرتر ئەبێ بخرێتە ئەو ئیشەوە بەوەی کەوا باج لە گەڵ دەرکردنی کاڵاکە لە گومرگ ئەبێ بدرێت باجیش لە داهات دەدرێت. بەشکم ئەم کاڵایە زەرەری کرد بەشکم ئەم کاڵایە سووتا بەشکم ئەم کاڵایە نەفرۆشرا ئەم باجەکەی موسبەقەنوە گیراوە. ئەمانە هەمووی بارگەرانێ و ئاستەنگێکی زۆری دروست کردووە بە نیسبەتی دەواازەکانی هەرێمی کوردستانەوە هەتاوکو ئێستا پابند نین بەو زیادکردنەوە لە بەروی پێناسەی گومرگی لە حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازە لە هینی عێراق لە بەشێک لە کاڵا و کەلوپەلەکانە و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا نەچۆتە نیزامی ئەسیکۆ داوە. هەرچەندە حکوومەتی فیدراڵ لە قەبارەی قەیرانەکە کەم دەکاتەوە ئەگەر ئەم تەمومژە ئابووریە نەڕوێتەوە دوور نییە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق بەرەو قەیرانێکی قوڵتر هەنگاو بنێن و وەکەمیشەش تەنها هاوڵاتیان دەبنە قوربانی. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.